سڵاتانێ ببینەوانی بەڕێز مانگی ڕەمەزانی پیرۆز جارێکی تر هاتوۆتەوە بۆ لامە ئێمەش وەکو موسڵمان پابەندین بەو ئەرکە دینیانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆماندانراوە. یەکێک لەو حاڵەتانەی کە بەداخەوە لە کۆمەڵگەی خۆمانای بینین زیادەڕەوی و ئیسرافێکی زۆرە لە خواردنان. من دەمەوێت بەرامەیەم جارە لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم و بیان دوێنە بزانم لەسەر ئیسرافکردن بە تایبەت لە مانگی ڕەمەزانە چیان هەیە بۆ و ئایا مانگی ڕەمەزان تەنها بۆ خواردن کراوە یاخود دەبێت لایەنە ڕۆحی و لایەنە ئیمانێکی خۆمانی زیاتر تیا گرنگی پێ بدەن. ئەم پرسیارانە لەگەڵ هاوڵاتیانەکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان بدەن. ئینسان لەو کاتێککە برسیە ئیشتیهای بۆ هەموو خواردنێک دەچێت ئەوەیە زیاتر تاسیر دەکاتە زیادەڕێی بەس هیچ کاتێک زیادەڕێی باش نییە. مەقسەد جاری وە هەیە 2 کیلۆ تەماتەیە بۆچی 4 کیلۆ تەماتە خێرا بکڕێ ئەنی کیلۆیەکی پێویستە بۆ 3 کیلۆ بکڕێ ئەوە باش نییە زەرە لە گیرفانی شێدا و زەرە لە مەعیدە شێدا ئەبینی خەڵک نان فڕێەیە یا برنج فڕێەیە ئەمانە بێزگە لەوەی زیادە مەصرفیە لە لای کەشەوە گوناحە چووکە ئەمە سەوایە كلوا واشربوا ولا تسرفوا. بگەڕێ بزانە خەڵکی فەقیشیە لە جیاتیەوەی 3 نوع خواردن بۆ خۆدانی 2 نوعدانی و نوعیشی بەبۆ کەلانێت ئەوەی کە تۆ فڕێ یان خەسارە لێ کەسێک تەمەنا بکا کە ژەمێکی پێ بکات. زیاتر ڕەویکردن بۆچی لە کۆمەڵگەی خۆمانە بۆ ڕادە زۆرە؟ بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە خەڵک تۆزێ شتەکانی لا خۆشەویستە بێ ئیتر وازانێت کاتیکە نان نەخوا بەس ڕەمەزان دەبێت بەس هیچ زەرور نییە ینی تۆ پێویست ناکە ئێوارە سەر سفرەکەت پڕە لەو هەموو خواردن و ناشی خۆیت ینی ئەوەنگە بکڕەکە بەکاری بێنی نەمێنێتەوە خەسار بێت بۆ نمونە شەربەتەکە زەرورە بیکڕ و بێخۆ بەڵام پێویست ناکات تۆچی 2 کیلۆ لۆقمە قازی جا هەروە بێتەوە کەسێکی کەم شیرینێکی زۆری شەکر بەتاکی زۆر ڕاستە ئەمە پێ ئەوترێ ئیسرافیل فعل هیچ زەرور نییە ینی تۆ بەقەر پێویستی خۆت بکڕە بیخۆبەوەی خەسار نەبێت نەمێنێتەوە لێت فڕێ بیتە نازەبڵدانەکەەوە. لە ڕووی دینیشەوە ئاەتی لەسەرەکەەوە زیادە ڕەویکردن قبول کراو نییە لە نەخێن زۆر ڕاستە بیلفعل ڕووی دینیشەوە قوبولکراونیە سەجار چەند جارێک مامۆسایانی ئانی لە تەلەڤیزۆن قسەیان لەسەرەوە کردو و بە خەڵکیان و تۆ خەڵکیان ئاگادار کردوەوە کە ئیسرافشێکی گوناحە و حرامە. ینی ئەمە با بەڕاستی سێگەن ئێستا خەڵکانێگەیە لەم شاری خۆمانە لەوانێ نانی ژەمێکی نەبێ بیخوا ئێمە هیچ زەرور نییە سەر سفرەکەمان ئانان و خواردنی تیاابێ لە بریەوەی ئەوە بکەین با هاوکاری خەڵکیشی فەقیرکەین دەستی کەسێکی فەقیر و هەژار بگرین سەر سفرەکە ئەوی پێ بڕازێنینەوە. ئەسڵی ڕەمەزان بۆی لایەنە دینیەکەت لایەنە ڕۆحەکە تێر بکەی زیاتر ئەگەر لە فەقیر بێ دینی خۆت بێز بالفعل مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە ئەتوانم بڵێم تۆ ئەتوانی لە مانگی ڕەمەزانە هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکەی پێویست ناکات سەر سفرەکەی خۆ ئەنوان و عشتی لەسەر بێت بە هاوکاری دراوسەکەت بێت بگەڕێ بزانە خەڵکی فەقیشیە لە جیاتیەوەی 3 نوع خواردن بۆ خۆدانی 2 نوعدانی و نوعیشی بەبۆ هەموو زیادە ڕەویکردن لە خواردنە تەندروستیمان تێک نادا بۆ شێوازەی زۆر ڕاستە بە چۆن زۆر بە تایبەتی شیرینی ئەتوانم بڵێم زەرری زۆر هەیە یا تۆ لە بەیان لە سەعات 3 شەوی ڕابردووە نانە نەخواردووە تا سفێنی ئێوارە دانیشی لەسەر سفرە ئەمە مشتا ئەخۆی بەتاشی زۆر زەرری و چەندجار ینی ئێواران بەرنامە هەیە لە تەلەڤیزۆنا دکتۆرەکان لە تەلەڤیزۆنا قسە لەسەر ئەوەکەن کە خواردن لە ئێوارانە زۆر خراپ و تەندروستیمان تێگایە بە بەرنامە یعنی پێویست ناگاتەوە هەمووشتە لەسەر سفرەکە هیچیشی ناخۆی یعنی بەڕاستی خۆتۆ زۆر کەمیە ڕێژێکی زۆر کەمیە خۆی کە تۆ پەرداخەوەکەت خواردەوە دوای بە تەبیعەت هیچکەوە ناخورێ وایە هیچکەت بۆ ناخورێ یعنی خورماکە شیرینیەکە ئەمانە هیچی بۆت ناخورێ بەزۆی لەسەر سفرەکە دڵت پێخۆشەوە زانانی ڕم مانگەشتە خۆی وایە بەڵام تۆ ئەتوانی ئەوە بیکەی بە هاوکاری بێ بە خەڵکی فەقیر و هەژار یعنی لە جێوی سفرەکە 4 نوعشتی لەسەر بێ با 2 نوعی لەسەر بێ دووەکی تری بە ماڵێکی فەقیر و هەژار و هەمانی ڕەمەزانە ماڵیش کەشی پێ ئاوانەکەیتەوە. وڵای پێویست بەوە ناکڕن لە ڕاستیە هیچ پێویست بەوە ناگەوە هەموو شتەکە برا سەیرەکەی 2 سەرخێزانە کیلوێ لۆقمە قازی بۆچی یعنی کیلوێ لۆقمیا 2 بە شەربەت ئەو دوکانانە هەمووی بۆ بە هۆسەوە ئیستیحام بۆ شتانە ڕەمەزانیەوە نییە بەڕاستی هەوڵی خواردنی زۆر بی ڕەمەزان لایەنە دینی و ڕۆحەکەی زیاترە بێگرنەوەی زەرورە هەم بۆ تەندروستی خۆشی خراپە یعنی تۆ لە بەیانێ بە ڕۆژێوارە ئەو هەموو شیرینی و شەربەت و شتێک تێکەم تەندروستیشی تێگە
هەم دوایش تەراویح و نوێژەکانی بە مەزبوطی بۆ ناگرێتەوەتە هیلاکەتەوە. جگە لەوەش ڕەنگە هەندێک جار ئەو زۆر ئیسرافکردن و زۆر شتکردینە قەیرانیش لە بازارە دروست کامەش دیسان کەسەکە گونابارە بێت کە هۆکارێک بۆ ئەو ئیسرافە زیاد. تەمان بێگومان ئەوەش وایە کە ئەکەوێتە سەرەوەی تر شت لە بازارڕ نامێنێ بێ شت گرانە بێ و کاتەکە شت زۆرتر بێتە وڵاتەوە هەم بۆ گیرفانی خۆشی بۆ ئیسرافی ماڵ و مناڵیشی زیاتر سەرفەکە لەوە چ کۆمەڵی زەرەری مادی لە خۆشیەدا جگە لە تەندروستی و تەندروستیش هەردووکیان تەبان. پێت باشە چ جۆرە ینی خواردنێک بخورێت چۆن کۆنتترۆلی ئەو زیادانە بکەین کە نەیکڕین ینی بۆ نمونە ئێستا دەبینی ئەوانی کە بە ڕۆژون دێنە بازار لە بەرەوەی بە ڕۆژوە حەز لە زۆر شتەکە تۆ بۆ خۆ چۆن کۆنتترۆلی ئەوەکەی شتی زیادە نەکە. ینی بەڕاستی بەس شتە پێویستیەکان یعنی مناڵم بکڕێت ئەوانشی کە حەزی لە شیرینەشێش عەدەدێکی کەم یعنی پێویست ناکە دو سەرخێزان کیلۆیە بکڕێ پێ عەدەدەکەی خۆت شەنت پێویستە کەم بکڕێ ئیتر ئەو ئیسیحامەش دروست نابێت لە بازارە و ئەزمێش دروست نابێت ئیسرافیش نابێت ینی ئەمش مێنێتەوە خراپە بێ فڕێ ئەدا. زۆر جار لە ئێوارانش دەبینین لەسەر سفرەکە 4-5 دام خواردن هەیە ڕەنگە هەندێکی هەر نێش خورێت جگە لەوە کە زیادش ناشخورێ و خراپە بێ و فڕێشێدا گەرمی هەیە ماڵی وای هەر گەرمیشی ناکاتەوە خواردانە یا کۆنە بێ یا شەربەت چەند ڕۆژێکیتە خەسارە بێ دینیشەوە دیسانە و کەسە گوناهبارە بێت چونکە خواردنێک کە خەڵکێک پێویستێتی ئەم فڕێدا طبعا ئەوە لە قورئانی پیرۆزە خۆی گەورە فەرمێ کول و وەشربوا ولا تسرفوا یعنی بخۆن و ئیسراف مەکەن ئەکەوێتە بابی حرامەوە کاتە. جەنابەت پێت وایە کۆمەڵگی خۆمان لە کڕینی خواردنە زیادە ڕەویەکەن بەڵێ لە چ شتێکا زیاتر ئەبینی زیادە ڕوویەکە زیادە ڕەویکردن بە تایبەتی لە خواردنە قەیرانی و خواردنە دروست ناکە لە ناو بازار وڵا بۆ قەیرانەوە وڵا قەیران دروست بۆ نمونە من لەو جادەوە هاتم بینیمێکە لە دوکانی شیرینەکان کە هێشتا نیوەڕۆیە سەعات 1 و 2 قەرەباڵخێکی زۆر بوو ئەمە هۆکار نییە بۆی ئەم کەسە هەم زیانی ئابووری لە خۆی بدا هەم کێشەش بۆ بازار بەرەوەڵە باشە چی بکرێ باشە بەڕای تۆ وڵێتەوە بازار خۆێزان ئەمە بەسم داین لە ڕووی شەخسیەوە جەنابەت بۆ ئەوی کۆنتترۆلی ئەوە بکەی زیاتر ڕەوی نەکەی لە خواردنە چ جۆرە خواردنێک بکرێت تا چ ڕادێک بکری باش وڵێ هەت کرد کورە ئەبینی بڕۆ ناو بازارڕە فرا ئەدرێ عنی بەش خێزانە فرا ئەدرێ بەڵام ئەبێ هەموو شتێک لەسەر حسابی خۆی حساب بکرێت خەڵکیەکەی پێویستی بەوەیە تۆ خواردنەکە فڕێت ئەرەوەڵە ئەمە گوناهبار نابێم کەسە بە ئەشتان بلەوە جگەلەوە لە ڕەمەزانە لایەنە ڕۆحیەکەی لایەنە دینەکەی ئەبێ زیاترە و کەسە گرنگی پێدا نەک خوارد خۆ ڕەمەزان ڕەمەزان دروستکردن بۆ ئەوە نەی کردووە تو هەر بڕی خواردن بیتەوە ماڵ و شیرنی و ئەم بەسڕۆزە خوا دروستکرا بڕی دوور قال نوێژ زیاتر بکەیت وانە عادەتی دینی ئەیوانە ئەو خەڵکای لە فەقیر خەڵکە ئاگای لەوە نییە هەم مەشغوڵ خواردنە باتەوە خواردن نێنێ ئەگەر هیچ شتێک نییە ئەمە گوناهبار ناوێت لە ڕوودینی شەوەم کەسە ئاوە مەسروفە بۆ نابێ بەرەوە بۆ نمونە خواردنی زیاد لە پێویست دەخوات تەندروستی خۆش بۆ تەندروستی خۆشی خراپە بەرەوە چی بکرێ باشە بەڕایتەوە والله ئەو شخصەکە بەدەست خۆیت خۆ چیەکات خۆیزانە وڵای خۆی ڕاستی بە ئینسانمە پێی پێویستی خۆشت بکرێ باشە یعنی خۆ ئێستا هەمومان قسەکەین بەڵام لەوان لە ماڵی هەمومانە کۆمەڵە شتە بێ ئەکسپایرە بێت و مەسەلەن تێگەچێت و دوای فڕێ ئەوەی ڕاستی بێ ئینسان بەقەت ئەو شتە ئەوەنی کە پێویستێتی بیکرێت چکە لەوانێت ئەوەی کە تۆ فڕێ یان خەسارە بێ کەسێک بڵێن تەمەنا بکاکە ژمێکی پێ بکات یعنی مەسەلەن تۆ سیرەکەی لە هەموو دنیاە لە کۆڵی وڵات هەیە تەنانەت نانی وشکش نییە بیخۆن کە تۆ سەیری ئەمانەکەی لێرەش حتا لە خواردن لێ نانانی خەڵکی ئەمە فێر بۆ جار هەیەک مەنزڵ برنج لێنێت یەک زێخورێ بڕێکی زۆرێ و فڕەیە و ئەوە ئەگەر بکرێت ئێستا مەسەلەن لە هەندێک وڵات هەیە زۆر باشە ئێستا بوونە لە ئێران تۆ ئەچی لە مەتامی نانە خۆی کابرا ئەوی کە بۆ یەخورێت ئەیخوا ئەوەی تر ئەیکا بە سەفەریە باتەوە ماڵەوە بەڵام لای ئەمە عیبە سیرەکەی عیبە بڵێ بۆم پێچەوە لای ئەمە بووە بە شتێک وەکو عیبەی لێ هاتوو یعنی تۆ ئەگەر لە مەتامیەکە نان بخۆی ئەوەی کە بۆ نەخورابێت دەبییتەوە بۆ ماڵەوە لەوانی خەڵک هەموو ئاوا بە نوعێکی تر سێر بکات بەڵام خۆی لە ئەساسە نابێ وابێت لە ئەساس ئیشەکەی تۆ ڕاسترە ئەو ئیشە ڕاستە کە تۆ بۆ نەخورا ئەوەی ترکی بە سەفەری لەبەری خەساری نەکەیت بەڵام لای ئەمە خەڵک وا بیر ناکاتەوە خەڵک وا بیرەکاتەوەنی مجموعەیە خواردنی زۆر زۆداوا ئەکات و دوایش کەنەی خوارد فڕەیە خەساریەکە نازانێ ئەمە کە کەسێک هەیە تەمەنای بۆەکە لە ڕاستیە ئەمە دیارێکی ناشرینە بەڵام ئەوە ئەنی ئەو بە من و بە تۆ بەتەنیا چارەسەر ناکرێت ینی سا من ئەگەر چوونە مەطعامێکە بڵم کاکە خواردنەکەم بۆ بکە بە سەفەری لاانەیە خەڵک هەمووی ئاسێکە تەسەوەر کە من جار هەیە میۆران حەزم لە
بڵێن مریشک نییە گۆش نییە بەڵام ناوێرم برنجەکەی بە سادەی بیخۆم کۆمەڵە خەڵکەڵ لەوانەیە دڵی نییە یعنی ناچارم داوای بکەم ئەگەر بۆشم نەخورێ بۆ لە بەرقسی خەڵک چکە هەمومان وامان لێ هاتۆ بۆ خەڵک بژین ئێستا دەبینین ئێستا مانگی ڕەمەزانە لە مانگی ڕەمەزانە ئەمە زیاتر بێت چاومە لە ماڵە فەقیرەکان بی ئەوان ئاوادان بکرێتەوە ینی لە ساڵێکە 11 مانگ بۆ خۆمانە با مانگێک ئاگامان لەو ماڵە فەقیرانە بێت ئەسلی مانگی ڕەمەزان بۆیە لایەنە دینی و ڕۆحەکەت زیاتر گرنگی پێ بدەیت بەڵام لە کۆمەلگەی خۆمانە دەبینین بەداخەوە هەم لە پارشێوان هەم لە ئێواران ئەوە نە مەسروفە ینی زیادە ڕەوی ئەکرێ کەسەکە ڕەنگە تەندروستی خۆشی تێک بێگومان ڕاستە بێگومان ساڵسەنە تۆ سیرەکەی ڕاستە لە بەیانی و کابرا هیچ ناوخوا بەڵام ئێوارە ئەوە نشتەخوا بەشی ینی دوو ڕۆژەکە زۆر لە جسمی خۆی ئەوە زۆر کۆمەڵێک شتی سلبیشی هەیە ینی بۆ نمونە لەوانەیە تەندروستی تێک باشە بن بۆ خەستەخانە لەوانەیە یعنی تۆ ئاو نەخواردو لە بەیانیەوە ئێوارە این ئاوە خۆیتەوە ئەوە جۆرە ئەیبەتە ئەکییت ینی تۆ بێ پێویست ئەو شتە بکەیت ئەمە جگەلەوە ڕەنگە ئەو ئیسراف و زۆر شتکڕێنە لە بازار قەیرانیش دروست بکات دیسان بەبێتە زەرەر بۆ خەڵکی دیکە ئەی بێگومانەکە تۆ سەیری بازارکەی خەڵک هەمووی استغلالی بازارەکەکەین لە مانگی ڕەمەزانە ئێستا بڕۆ دوکانی شەربەتیشی بەرناکەی ئەڵی دوکانی شیرینم بینی سایزدەحام بەرناکە ینی خەڵکەکە فێریەوە بۆ ئێستا بڕۆ ئەلیا سەرە بگرێ هیچ شتێک تۆزیان ناکرێت بیست کەس بە دوای تۆ سەرە ئاگری ینی خەڵکی ئێمە وای لە هاتوانی بۆ هەموو شتێک سەرە ئاگری ئێستا بڕۆ لە بەنزی خانەیەەکە کە هیچ ئەزمەیەک نییە دو سێ سارە بۆستێ هەمووی بە دوایەکە ئەوەستێ ینی خەڵکەکەمان وای لە هاتووە خۆمان ئەو شتەوا لەکەین ئەگەی ناخۆی فداخەوە ئێمە لە کاتی هاتنمان بۆ ناو بازار بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە کە سعات نزیکی 1:30 نیوەڕۆیە دیقەتی یەکێک لە دوکانی شیرینیەکانماندا خەڵکێکی زۆر دۆستا بن و کە جۆرێک لە ئیزدیحامی دروست کردبوو ئەمە پێمانەڵەیە کە لە کۆمەلگەی خۆمان کە بەداخەوە ئەم حاڵەتە هەیە زۆر زیادەڕەوی ئەکرێت لە کڕینی خواردنە لە کاتێکە ئێواران کە ڕۆژوو دەشکێنین ڕێژێکی کەم خواردنمان پێخورێ و بڕێکی زۆریشی دەمێنێتەوە ئەوەشی کە دەمێنێتەوە یا خراپ دەبێ یان ئەبێ فڕێ بدرێ کە فرێژ درا ئەمەش بۆ خۆی گوناهباریە کە لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوە کراوتۆ لایەنی دینی خۆت لایەنی ڕۆحی خۆتی تا بەهێز بکەی بەڵام تووشی گوناهێک بووی کە هەندێک جاریش قەیران بۆ ماڵە فەقیرەکان دروستەکە بە ئاسانی دەستیان نەگا بۆ جۆرە خواردانە ئێمە بەردەوامە بین بەڵامەچی لە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سلااوتان لێبێ دەمەوێت لەسەر ئیسراف و زیادە ڕەویکردن لە خواردن و خواردنەوە و کڕینی خواردن لە ناو بازاردا لە مانگی ڕەمەزاندا لە هاوڵاتیان بپرسم بزانم تا چەند زیادە ڕەویکردن زیانمان لێدا چی دەیە بۆ زیادە ڕەویکردن زۆر مەسرفکردن لە مانگی ڕەمەزان والله مامەگەن واز لێ بێنە بە خۆ چارەسەر ناکرێت ئێمە باشە ئەم زیادە ڕەویکردنە زەرەر لە جسمی خۆشمان نادا ئەو هەموو خواردنە بەسەریەکە زەختێکی وا لێ بکەین بەڵێ بەڵێ وایە تۆ چۆن ئەتوانی کۆنتترۆلی ئەوە بکەی شتی زیادە نەکەم ئەم شتانە ئەفرۆشم زیایی ناکەم هەرکو خۆی فرۆشم زوو بەس هەیە زیایەکەەوە دەسڵات نییە ڕێ چی لە ڕووی دینیوە ئەو کەسانی مەسروفەکەن زیادە ڕەویەکەن گوناحبار نابن بەڵێ بەڵێ چۆن گوناحبار نابن زیادە ڕۆی هەر گوناحباریە لە کاتێکە ڕەنگە خەڵکەکەی پێویستی بەوە بێت ئەو خواردنە نیوەی فرەیەی خەڵکەکەی پێویستی وایە ڕاستە وڵار وڵات زیادە ڕۆی هەر گوناحە لە شەرع گوناح ئێستا تۆی تەجروبەت هەیە جاران خەڵکر ئاوا لە خواردنە زیادەڕەویە کریا ئێستا وای لێ هاتووە ئاوا ئێستا وای لێ هاتووە خۆربان کە جارانەوە لە خەت وای نەیە خەڵک زیادیشی وای بر بۆ دراوسێ ماڵەکەی ئەیبەخشی فڕی نەیە بەڵام ئێستا بەداخەوەی کاتە تەنەکەی خۆڵەکەەوە بەڵێ وایە خی گەورە بە پێی ئاەت داوا لە مسلمانانەکە کەوا زیادە ڕەوی نەکەن کەسانی زیادە ڕەویکار گوناهبار نابن بەوەی ئاواکەن چۆن گوناهبار نابن بەڵێ گوناهبارە بن ئەوەش کە شت بە گرانە پرۆشە لە مانگی ڕەمەزان هەر گوناهبارە بن ئەوەی نرخەکەی گرانەکە نرخەکەی گرانە بەڵێ باشە لە وڵاتانی دیکە دەبینین لە کاتی بۆنەکانیانە نرخ هەرزانەکەن بەس لای خۆمان بەعکسەوە بەڵێ بەڵێ وڵا سارا هەموو شتێ سەیرەکەی هەموو شتێک گرانیان کردووە هەموو شتیانە لەگەڵ بازاڕی هەبوویەتی گوێ نهاتیان زیایەکەوتەوە مانگی ڕەمەزانە ئینسان کە بە ڕۆژوە بێ خواردنیەوەی کە بیکڕێ بەڵام دیاردەیەگەیە لە وڵاتی خۆمانە
زیادە ڕەوی ئەکرێت لە کڕینی خواردنە تۆ چی دەیە بۆم حاڵەتە زیادە ڕەوی مەسروفکردن ئیسرافی زیادە وڵی لە مانگی ڕەمەزانە ئینسان لەو کاتێککە برسیە ئیشتیهای بۆ هەموو خواردنێک دەچێت ئەوەیە زیاتر تاسیر دەکاتە زیادەڕێ بەس هیچ کاتێک زیادەڕەوی باش نییە ئەم زیادە ڕەویکردنە قەیران لە بازاریشە دروست ناکات کە ئەو شتە گران ببێیان دەست نەکرد وڵا حتمما بەش خۆی تاسیری هەیە ویشکاریگەری هەیە لەسەر ئەم قەیرانە زیادە ڕەمەزان عەسڵی ڕەمەزان مانگی ڕەمەزان بۆ ئێمە لایەنی دینی و ڕۆحی خۆمانی تا بەیەسپێن ئەو کەسانی کە ئەم زیادە ڕەویەکەن ئەم با بڵین قەیرانە دروستەکەن لە ڕووی دینیشەوە گوناهبار نابن کە شتێکی وایان دروست کردو ڕەنگە فەقیرێک بە ئاسانی دەستی نەگا بۆ خواردن بەڵێ کاریگەری هەیە ئەوش لە ڕووی دینەوە بەس دەبایە ئێمە وەکو بانخوازەکانمان لەسەر ئەوە قسە بکەن باشترێ لەسەر ئەو حاڵەتە ئەم دیاردەیە قسەی لەسەر بکەن باشترێ بۆ لە ڕووی تەندروستیەوە تا چەند ئەو زیادە ڕەوی کردو ئیسراف زیادەکردنە زەرە لە تەندروستیمانەدا بە تایبەتی لە ڕەمەزانە کە جەستەی ئەمە پێویستە زۆر ئاگاداری لە ڕووی تەندروستیەوە زیاتر ئینسان مرۆڤ دەبێ ئاگای لە خۆی بێ لە ڕووی تەندروستیەوە زیادە ڕەوی لە خواردن زۆر کاریگەری هەیە لە ڕووی تەندروستیەوە ئیسراف و زیادە ڕەویانە بەس ڕەمەزان نییە تۆ لە ڕەمەزانە بەزەقیەی بینی بەس ئەو کەسانەی کە زیادە ڕەویەکەن لە پێش ڕەمەزان لە دوای ڕەمەزانیش هەر کەسان ئیسرافەکانن کە زیادە ڕەویەکەن ئەوانەش هەروانی پێش ڕەمەزان ئێستا زیاتر دروست ئێستا زیاتر ناتوانێت کۆنتترۆلی خۆی ناکات چونکم لە پێش ڕەمەزانە لە دوای ڕەمەزان نایکات لە ڕەمەزانیش بۆی ناکرێت نا خەڵکی موسڵمان دڵنیام کردوێتی وێشی کات لە ڕووی دینیەوە ئێمە دەزانین کە مانگی ڕەمەزان زیاتر بۆ ئێوە گرنگی بە لایەنە دینی و ڕۆحیەکەی خۆمان بدەیت ئیمانی خۆمانی تا زیاتر بێسپین قورئان خوێنین بەڵام ئەم مەسروفە زیادەیە ئەم زیادە ڕەویکردنە گوناهبار نابین ئەگەر کەسێک بیکا کە بڕۆژوو ئەگرێ خۆی زیاتر بە دیندار و ئیماندار ئەزانێت تۆ لە ڕووی دینیوە کەسێک کە ئیسراف بکاتیتر ڕەمەزان بیا دوای ڕەمەزان بێم کەسار خۆی گەورە پێی خۆش نەبوو ئیسرافی بە شتێکی خراپ وەسف کردو هەم لە دینە هەم لە ڕووی کۆمەلگا و خەڵکیشەوە کە خەڵکی ئیسراف خەڵک بە خەڵکێکی فشەکەر و خەڵکێکی نەوسن و خەڵکێکی بە جۆرێک تەماشایەکە ئەگەر خۆی هەست بە خۆی بکان نایکە نە ڕەمەزان نە دوای ڕەمەزان ئەم ئیسراف و شتکڕینە زیادایی بازار کێشە بۆ نرخش دروست ناکات هەندێکجارم نەمێنێ هیوادارم و کەسانە کە لە ڕەمەزانە خەڵک چی ئەخوادەوە هەموو مەسرف ئاکات تۆ ژەمێک لە خواردنەکەی ترش کەم کردوتەوە لە ژەمێک لە خواردنی ڕۆژانی کەش کەم کردوەوە ئەی ماقولە هەموو خواردنە کڕی چی لەکەیت ئەگەر زیادە ڕەوی نەبێ ئەگەر چاو لە یەکتر نەبێ و ئەگەر مەبەستی ئیسراف نەبێت هیچ وابزانە پێویست ناکات چەند زیانی هەیە بۆ تەندروستیمان بە تایبەتی لە ڕەمەزانە کە بێت جەستەمان ئیسراحەت بکات نەک زیانی لێ وەڵا بەتەکیید خەڵگەی لە بەیانی داڵغی وێلیا تۆڵی ئەمڕۆ بکاتەوە کەی بانگ بە تێر خوات تۆڵی ئەو ڕۆژە بکاتەوە هیوادارم ئەوەی مسلمانە چاو لە خەڵکانی کە نەکاکە لە خەڵکانێک پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان خۆی بینیوێتی ئیسرافیان کردووە ئەگەر تۆ خەڵکێکی مسلمانی چاولان مەکە ئینشاءڵڵا ئەو شتانە کەمکەنەوە کەمکردنەوەی شتانەوەڵا هەم بۆ مادی هەم بۆ ڕۆحی هەم بۆ جەستەژان ئیسفادەیە بێ ئینشاءڵڵا وەڵاهی خۆی شتێکی باش نییە ینی هەتۆ هەر شتێک ئەتێ بیکڕیت و بەکاری بێنی ینی بەپێی پێویستی بێ ئەو شتە باشە کۆمەڵگی خۆمان زیادە ڕەوی ناکە لە کڕینی خواردنە بە تایبەتی لە ڕەمەزانە ئەکرێ زۆری ژەکرێ ئاشکرێ و بەزیتر هەنێشتیشێ پێویستە خەڵکێ هەر پێویستە ئەو شتەش بکڕێ بەڵام لە ڕادەی پێویست لە ڕادەی پێویستە ینی کابرا مەقسە جاری وە هەیە 2 کیلۆ تەماتێ بۆچی 4 کیلۆ تەماتە خێرا بکڕێ ینی کیلۆیەکی پێویستە بۆ 3 کیلۆ بکڕێ ئەم شتە زیادە کڕینە خراپیشەوێت لەگەڵ ئەوە کە تۆ ئەمێنێتەوە ئەو شتە شتی ئەساق و هەمووی شتێکی سروشتی نییە بڵێ ئەوە شتوا هەیە 2 ڕۆژ بەرگە ناگرێ ئەو شتە خراپە بێت سەری سێ هەم ڕۆژەی بە عملی خواردن نایە خراپیش نەمێ کۆنە بێتتر تامیەوە ناداتەوە بە تازایی نییە ئەرەوەڵا باشە ئەم شت زیادە کڕینە زیادە ڕەویە قەیران دروست ناکە لە ناو بازارە بۆ نمونە شیرینی نامێنێت تەماتە نامێنێ گۆژ نامێنێت مریش نبینێ ئەمە هەر خۆمان دروستمان نەکرد خەڵک خۆی دروستیەکە و ئیتر بەنسبەت ئێستایشەوە بە حکمیەوەی کە ئەم شتە بەرەو گرانی ئەچێ و گران بووە ئەنی هۆکارە بەهۆی ئەم دۆلار گران بوونەوەیە شت کەم بۆتەوە شت کەمیە بەهۆی ئەم نەخۆشیەوەیە ئەم حاڵەتانش ئەوە دەوری هەیە چیت هەیە بۆ ئیسراف و زیادە ڕەویکردن لە مانگی ڕەمەزانە کە خواردنێکی زیاد لە پێویست دەکردرێت لایەن زۆر خەڵکە وڵای بە پێی شەرعی جوابزانم ئیسراف زیادکردنی خواردنی شەر حرام وایە گوناح
بۆ لە کۆمەڵگی خۆمانە وایە بۆ هەمیشە زۆر بە ئاسانی توانین خەیران دروست بکەین والله بەرەو هەموو شتێگەڕێن و چوزانم بۆ خواردن ینی هەوڵێن هەر بەرەو خواردنە ڕووی نازانم میلەتێکم بەرەو خواردنە ڕووین بە تایبەتی لە بانگی ڕەمەزانیشە ئەسڵی ڕەمەزان بۆ ئەوەیە تۆ جەستەت ئیسراحەتێک بکە نەک زیادە ڕەوی بکەیت و زەرەری لێ بکەیت زۆر ڕاستە باسی ئەوەت کردوتر لە ڕووی دینیشەوە ئەم کەسە گوناهبارەوە جا ئەوەی لە مانگی ڕەمەزانیش خۆت گوناهبار بکەیت بۆی خەیران دروستەکەیت ڕاستە ڕاستە چیت هەیە بۆ کەسانە کە دێنە بازار زیاد لە پێویستەکڕن والله بڵم چی هیوادارم وان نەبنەوەنی کە ئەو زیادە ڕۆیەکەم دەستی دوو فەقیری پێ بگرن یا فەقیری ئاوەدام بکەنەوە زۆر سپاسەکەم قوربانم چاوکەم زیادە ڕەوی ئیسرافکردن لە خواردنە لە ڕەمەزانە زۆر دەبینی بۆچی ئەم ئیسرافاکرێ خەڵک بۆ ئیسراف لە خواردن دەکات وەڵا برا ئیسرافاکرێ حکوومەتەکە هیچ نادەوە خەڵکەکە ئێتر بگرە لە خێوە بەروبان بڕوا گشتی ئەو کارە خەڵکە سێنیە چی بکارێ باشە ینی بەڕای تۆ وەڵا تر داواکان لەم حکوومەتەکە ئەم بڵێن برنجە و نسکەکەی و باقی عشیەکان ترە و تەوفیر بکات بۆ خەڵکەکە خەڵکەکە شەیە بەخوای سە لەورە هاتمەوە کچی ئەگیریا پارەی نەوی نەوەڵا ئەو تا لە ئەو فلکەکە بۆچی وەڵا بۆچی غێر لەم بێعیشیە و ماشەڵا خەڵکەش زۆرە ڕیوە کوێ بدە بەخوا گەڕوا بڕات دزیەکەش پایاویە ئەوە نامرین بەخوا ئەدونیش ئەم پشتە ئەم زیادە ڕەویکردنە تا چەند زیان لە بازار و لە خەڵکی ژەدا ئاوا زیادە ڕەوی بکرێت لە کڕینی زۆر خواردنە زۆر شتومەکە وڵا خەڵکەکە زیاتر لە ڕەمەزانە چاوبرسیە بێ یانی وای لێ نەخۆ کە ڕۆژوەشکێنێ هیچی واشی بۆ ناخورێت خواردنێکی کەمی پێ باش نییە ئەو پشتە یانی شکی باش نییە وانەکەی باشە چونکە بەڕاستیەوە هەم ئەزمە دروزەکە لە بازاڕان هەم ینی شتێکی باش نییە لە ڕووی دینیشەوە باز لەوە کرێ مامۆساینیەکان کاڵێن گوناهباریشە بێ و کەسەکە ئیسرافکە لە زیادی زیادە ڕەویکانی بۆ نمونە تەماتە تۆ کیلۆیەک پێویستە بۆچی 2 کیلۆ ئەکڕی لە کاتێکە کیلۆیەکی زیادەیە خراپە بێ خەیران لە بازار دروستەکەی خەڵکێک بە گرانتر دەستێ ئیتر ئیشەکەەوە ئیشێکی باش نییە خۆم و کەسە زانیەوە ئیشێکی باش نییە ئیتر خەڵکەیە هەر خەڵکی ئێمە ینی خەڵکی ئەم وڵاتی ئێمە وا ڕەهاتەوە دایمەن چاوی برسیە دایمەن ئەترسێ نەمێنێ ئەترسێ ببێ بە ئەزمە ئەترسێ بەشینەکە حەزەکە دایمەن بیخاتە زیادەی هەبێ و ئیشێکی باشش نییە و زیادێش خراپە بێت ڕووی تەندروستیوە ئەو زۆر خواردن و زۆر خواردنەوەیە تا چەند زیان لە جەست هەمانەدا نازانم چەند زیانە داوەڕانەیە کەسێکە لە بواری تەندروستیە ئیش بکە و شتە باشتر بزانێ بەڵام ئەکیت زیانی هەیە ئەکیت باش نییە تەجروبە دیومانە و کەسانەی زیادە ڕەوی یەکەن دایمە نەخۆشن دایمە کێشەی تەندروستیان ئەرەوەڵا باش نییە یان هەموو شتە حەدی وەسەد باشە هەموو شتە حەدی وەسەد باشە حتا ینی ئەوەنی ئاڵێ خەیر الئوموری ئەوسەطها حەدی وەسەد باشە چی بکرێ باشە بۆ ئەوەی ئینسان کاتە بازار کۆنتترۆلی خۆی بکە زیاد لە پێویست شت نەکرێت عقل بەکاربێنێ عقل بەکاربێنی بیرکاتەوە شتە زیایە بۆچی بکڕن بۆچی وا بکەم بۆچی ئەزمە بنێمەوە یعنی باش نییە تۆ خۆی گەورە عقلیاویت عقلەکە بەکاربێنێ بخەرە ئیش لەسەر ینی بازێک کەس کە ئیشەکات بیر ناکاتەوە لە ئیشەکە هەر لەسەر هینی خۆیەوەنێ دڵی شوێن دڵی ئەکەوێ شوێن ئەوە ئەکەوێ تموحی خۆی ئەکەوێ هەر شتێک بێ یەکسەر بیکە شتێک بێ باش نییە ئەو باش نییە هەر زەرە لە گیرفانی شێدا و زەرە لە مەعیدە شێدا وەڵای زیادە ڕەوی خۆی شتێکی پەسە نییە هەتا لە دینی ئیسلامە بۆ نمونە تۆ حتا ئەگە دەستنوێژی ژەگری نابێت زیادە ڕەویکەی بەڵێ لە ئاوەکە لەو دەستنوێژەی کە ئەگری بە ئاوکە ئەنجا چ جای بچێتە سەر ئەوەی کە خواردن و ئەوانەیە بە تایبەتی ئەو شتانی کە ڕستن بۆ نمونە ئەبینی خەڵک نان فڕێەیە یا برنج فڕێەیە ئەمانە بێزگەلەوەی زیادە مەسرفیە لە لای کەشە و گونا حەچووکە ئەمە سەوایە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کە مانگی عیبادەت و خواناسیە نابێ خۆمان گوناهبار بەڵێ ئەنجا وەزعێکی ژاتۆتە پێشەوە بەڕاستی بۆ نمونە تۆ موچە وەرەگری سێرەکەی موچەکە و بەشی ئەوە ناکات تۆ زیادە مەسرفی تیا بکەی ئەبێ بەرنامەیە دانێ بۆ نمونە چەندێ وەرەگری لەگەڵ ئەوەی کە مەسرفەکەی لەگەڵەوە بێتەوە ئەنی نابێت زیاتر مەسرفی تیا بکەیت جگە لەوەی زیادە ڕەویکردن ئەو زیانانەی کە باست کرد ڕەنگە زیادە ڕەویکردن لە خواردن و خواردنەوە ئەمە زیانی تەندروستیشمان لێ بدا
کە ڕەمەزان خۆی بۆ ئەوەیە جەستە جۆرێک لە ئیسراحەت بکە بەڵام زیادە ڕەوی بکەی زەررت لێ بەڵێ هەر لە ڕووی دینیشەوە لە دینە هەیە مەسەن پێغمبەر صلی الله علیه و سلم ئەبێت مەسەلەن کە تۆ نانەخۆی مەعیدە بکەی بە سێ بەشەوە دانێکیان مەسەن بۆ ناخواردنە دانێکیان بە بەتاڵی بێنێتەوە دانێکیان بۆ خواردنە یعنی تۆ بێ ئیسراحەتێ بە مەعیدە شەوی یعنی تۆ زیادەی تێ بکەی طبعاً نابێت ئەوە هیچ نابێت زیادی تێ بکەی بەعکسەوە بێ بەشی بەتاڵیشی تیابێتەوە بۆ هەناسەدان بۆی سەغڵەن نەبی بەتابە لە مای ڕەمەزانە تۆ لە دۆخێکەوەیتە سەر دۆخێکی تر لە کاتێکا تۆ سێژەمە نانەخوات ئێستا یەک ژەم نانەخۆی جا زیاش خۆی ئەمە هەم لە ڕووی گیرفانەوە لە ڕووی مادەوە تۆ زەرەکەی لایەکی تیشەوە لە ڕووی تەندروستیەوە یعنی تۆ مانگی ڕەمەزان ئەسلی بۆ هاتوێمە لایەنی دینی و ڕۆحیمانی زیاتر تیاتر ئەی طبعاً تۆ نەک نابێ زیادە ڕەویکەی ئەبێ خۆ برسیکەی لەبەرەوەی کە بزانی یعنی هەژار هەیە بۆ شێوەیە ئەژری تێگەی یعنی لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی گیرفان و لە ڕووی مادیەوە ئەبێ ئاگامان ئەلەوە بێت زیادە ڕەویکردن یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەی پیرۆزی لەسەری هەیە و بە ئاەتیش لە ناوقورانی پیرۆزە باس کراوە کە نابێ مەسروف و زیادە ڕەوی بکەیت جا زیادە ڕەویکردن لە کڕینی کەلوپەل و شتومەک بێ کە لە بازار دەیکڕی و لە کاتی نانخواردنیش بێ کە زیادە ڕەوی بکەیت ئەمانە بۆ خۆی هەر ئاەتێک هەر فەرمودەیە کە هاتبێ حکمەتێکی تێدایە ئەوەی ئێستا لە ڕووی تەندروستیشەوە دەرکەوتووە و کەسانی کە زیادە ڕەویەکەن لە خواردن و خواردنەوەیە زیانی تەندروستی بۆ لاشیان پەیدا ئەبێ لە کاتێکە ئێمە دەزانی مانگی ڕەمەزان مانگی قورئان و مانگی بە خۆداچوونەوەی و دوورکەوتنەوەی لە تاوان بۆچی جارێکی خۆمان تاوانبار بکەینەوە بە شتێک کە زیانی مادیشی بۆمان هەیە و زیانی جەستەیی و ڕۆحیشی بۆمان هەیە بۆی ئینشاءڵڵا مانگی ڕەمەزان بێتە مانگی پڕخێر و بەرەکەت خۆمان بە دوور بگرین لەو زیادە ڕەویانە تا بتوانین عیبادەتێکی باش و جوان پێشکەشی خوای گەورە بکەین پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ